ئەمە خلافێکی نێونەتەوەییە، یعنی دەرچوو لە قوانینێکی نێونەتەوەییە. بەداخەوە بۆعدەکەی ئەو نەگۆرەیە کە من ناتوانم سەبارەت بەوە قسە بکەم، یعنی ئەمە مەسئلەیەکی نێونەتەوەییە. هەرۆ جۆرەکەوتم خلافێکە کە تۆ لە ماڵی خۆت دانیشتوی بەبێ ئەوە صاحبی هیچ قەزیە و مشکلەیەک بیت و مشکلت دروست کرد دەبێت بۆمباردمانە کریت. ئەمە شتێکە بەڕاستی ئەبێت لەلایەن گەلانی دنیاوە لەلایەن یونایتد نیشنەوە بەڕاستی بەڕاستی بکرێت و پەیگیری بکرێت. مەسەلەی ئیزدیەکان فەرق ناکە لەگەڵ مەسەلەی کورد، متا ئەوان زیاتر مقاومەیان کردووە، زیاتر بەردەست بوونە. ئەگینە گەلی کورد هەمیشە وەکو ئیزدیەکان بووە، چه فەرقێکی هەیە؟ بێگومان بەرامبەر بەو هێرشانە کیە کە متاثر نەبێت، کیە کە خەمبار نەبێت، نا خانەوادەی شەهیدان و ئەو کەسانێک کە لە دەست ئەچین لەم ڕۆژانە، بە تایبەت لەم ڕۆژانە بە هەر نسبەتێک بێت. ئەمە شتێکی بەڕاستی سیاسیە. من حەز ناکەم زۆر بچمە ناو ئەو مۆزوعە، بەڵام وەکو ئینسانێکی کورد هەستی من ئەوەیە کە ئەمە هەموو شتێکی خلافی مافی مرۆڤە، خلافی قانونە، خلافی ئینسانیەتە، هەموو شتێکی ئەوە وایە. بەڵێ.